سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان نێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر هەڵمەتێکی وەزارەتی تەندروستی بە هەمانجی لەگەڵ قایمقامێتی هەولێر بۆ دەست بە سەرداگرتنی بڕێک لەو مەوادانەی کە بۆ کاری تەقینەوە یاخود بۆ کاری نەجاری بەکاردەهێنرێت بە ناوی تەحقیم یان پاکەرەوە بە هاوڵاتیان دەفرۆشرێت. دەڵێن ئەو مادانەی کە ئێستا لە بەشێک لە بازارەکانی هەولێر کڕین و فرۆشتنی پێ دەکرێت تەنانەت باس دەوە دەکرێت لە هەندێک شوێن کە دەرمانخانەیە یاخود بنکەی تەندروستیە بەبێ ئاگاداری لەوەی کە ئەم مادەیە تەحقیم نییە، پاکەرەوە نییە، لەوێ بەکار دەهێنرێت. بەکارهێنانی ئەم مادەیە دەبێتە هۆکاری کۆرەکردنی هاوڵاتی، دەبێتە هۆکاری گیان لە دەستدانی هاوڵاتی، دەبێتە هۆکاری زیانێکی گەورەی تەندروستی. بابزانین قایمقامێتی هەولێر لەگەڵ وەزارەتی تەندروستی چۆن ئەم هەڵمەتە دەست پێ دەکەن و ئەو کەسانش کە بازرگانی بەم بەرهەمە دەکەن چی دەڵێن و چی ئیجراعاتێکیان لەگەڵدا دەکەن. کارنەوەس ئێوەکو قایمقامێت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بە نیازی هەڵمەتێکن. ئەم هەڵمەتە لە پێی ناو چییە؟ ئەو هەڵمەتە بۆ ئەوەیە خۆتان دەزانن ئێستا خەڵک پێویستی لە سەرمەوادی معقم زیادی کردووە بە ڕێژەیەکی زۆر بەهۆی ئەو پەتایە ڕووی لەو کڕینی ئەو پێداویستیان نەکردووە بە تایبەت ئەو ماوەدانەی کە دەستیان پێ تاقیم دەکەن. بەڵام لێرە شتێک هەیە کەوا دوو ماددە هەنا میثانۆل و ئیثانۆل. میثانۆل بەخۆی خاوەن پیشەکان بە تایبەت ئەوانەی پیشەی نەتزاری دەکەن ماددەی ژەهراویشە ئەوان دیارە بەکاری دێنن بۆ پیشەکەی خۆیان. بەڵام تێبینی ئەوە کراوە دوای بە دوواداچوونی لیژنەکانی وەزارەتی تەندروستی بۆ بابەتە و کۆکردنەوەی زانیاری تێبینی ئەوە کراوەکەوا دەیفرۆشن بە ماددەی ئیثانۆل کە خۆی لە خۆیدا بۆ تاقیمکردن بەکاردێنێت. بۆ پاکەرەوە بەکەلێک نایە بەخۆی ئیثانۆل بۆ پاکردنەوەی یاخود بۆ تاقیمی دەست و ئەو جۆرە شتانە بەکەلێک دێ. بەڵام ئەوی تر بۆ زۆرن ئەو دوکانانە بەپێی زانیاریەوە ماوەدەکە زۆرە کەمە. ئەو دوکانانە هەنا و فرۆشتیتیانە هاوڵاتیانیش بە و شێوەیە بە ئیثانۆل فرۆشتیتیان کە ئەوە مەترسی لەسەر تەندروستی و ژیانی هاوڵاتیانیشەیە بە هیچ شێوەیەکەوە ڕێگە پێدراونیە. هاوڵاتیش پێویستە لەو بابەتە هەستیاری پێویستە بۆ کڕینی ئەو جۆرە پێداویستیانە ڕوو لە دەرمانخانەکان بکە لە مەدخەرەکان بکە لەو شوێنانەی کە مۆڵەتیان هەیە مۆڵەتی تەندروستیان هەیە پیشیان فرۆشتنەوە نەگەشتۆتە دەستی دەرمانخانەکان ئەو مەوادەی کە تۆ باسی لەوە دەکەیت. ئەسڵەن لە دەرمانخانەکان هەموو مەوادی معقم ئێستا بەدەست دەکەوێت و بوونی هەیە. بۆیە ئێمە هۆشداری هاوڵاتیان دەدەین کەوا لە شوێنی خۆی کە دەرمانخانەیە کەوا مەدخەرەکانە شوێنی پێداویستی فرۆشتنی مەوادی پزیشکیە لەو شوێنانە ئەو پێداویستیانە بکڕن لە شوێنەکانی تر نەیکڕن. زراعەت شوێنەکانیان ئێمە ئێستا مەفرۆزەکان لەگەڵ وەکو لیژنەیەکی ئاوبەش لەگەڵ وەزارەتی تەندروستی دەردەکەین شوێنەکانیان دادەخەین دەست بەسەر ئەو مەوادانە دادەگیرێت لەبەر ئەوەی لە چەند شوێنێکەیە ئەو ستیکەرەی کە ناوی ئەو مادەی تێدا نووسراوە لیان کردیتەوە بۆ ئەوەی بیشاردنەوە و یاخود لێکۆڵینەوەی لێ دەکەین. ئەگەر بە ئەنقەست کاری واشکرابی ئەوە ئیجراعاتی توندیان لەگەڵ دەکەین. دوما وسبرتوي نزاري والسعيدة كلها دقيقة. كان يبغي لو يتسلسل نساكم زعما وسبرتوي. كاكا جرات يا أخي مقرا أمي إصاد شمال لزيش كذا. تشكر يا. شو الزملاء كهرباني وهم دكانك أمرهم يجيك. أو ما هذا اللي هم دكانك. هم ولا بريك.
خەڵک چ دەکڕیەوە ئەو نەجاری دەکڕی یعنی هەموو ئەوەی دەکڕی هەمووی نەجاری هەموو نەجارەکان دەکڕ نەجار سپرتوێ دەکە دەمەلۆچ بەڕێستان دایتیانە نەخۆشخانەش ئەمە نەبدا برا بۆ خۆل لە بەلیش دەکەمت بۆ دایت و نەخۆشخانەکان ئەمە دایتە؟ بەڵێجان بابی یەک قسم ئەگەر دەوە یەک قسم وەصلی ئەو کەنت ببینێت ئەوانە کوشتە دکتۆر ئەوە ماوەدەکەی کە گومان لێ دەکەن نا برا نا ئەوە ئەوەی گومان لێ دەکەن ماوەدەیە کە شکار کرا لەو بەڕێزانە چێ دایتی چێ دایتی کاکە دەتوانین لە بەرداغە بۆمان بکەیتە بەر باوێتە پێش بکاتە ئەوەی نەجارێ برامەوە چێ قسەی دەکە ئەوە نەجاریەوە ئەوەی نەجاریە ئەی چۆن دەڵێنەوە بە ناوی دیتە بابێتە کرم بزانم چی قسە کات دلێنە دە شتێک ئەوە چی پێ دەگوتردەوە مادەیە دەمەلۆکی کاکە دەمەلۆ چی بینە ناوی چیە سپرتۆی دەمەلۆکە دەمەلۆک باشە نەجاریە لە بۆ واری نەزاری بەکار نەجاریە بەڵام لێکانە فرۆشە بە ناوی تاقیم دەست چێ بە ناوی تاقیم کوشە بەڕێز بابێ کابێتە پێش بابێتە پێش باشە خەت مەترسی ئەو مادەیەم بۆ باسکەوە چ مەترسێ چێ ئەو مادێ مەترسی زۆر ئەگەر لە بواری توبی بەکاربێت یەک لەو مەترسیانەوە کە مەسەن تاسی لەسەر مێشکی دەکات لەوانەی لە بۆ سینجی بەکارێک لە تاسی لەسەر سنگ دروست دەکاتەوە لە هەمان کاتدا دەبتە گاز ئەو یعنی ئێستا هەڵبژێنی بۆ نەکەیەوە خەتەرە بە تاکیت خەتەرە زۆر خەتەرە حتا لە بواری نەزارش بەس ئەوە هیچ ڕەنگێکی نییە وەکو ئەو باشە خەیتنەوە خەتەرەوە کول عدودات ئێرە لە بۆواری خۆی مشکلەی نییە ئەوە بواری خۆیاتە برا مەگە خۆمە ئەمە شوشەمان کردیە دەبەمان کردە دەخە بە ئەمە لێک تێبگەین ئێستا ئەو دەبێت تۆ دەیفرۆشی ئەوە لۆ لەزگەی پێوە نیە هیچ بۆ پێوە نییە کاکە دەزانانی ئەوە ئێخیمە مەکرە ئەمیش کڕیتم ئەو دوکانانە بچەند ئەم بە $10 بەدا زایش دەدەم باشە تەسەوڕ دەکەی ئەمە ڕازبی خەڵکێک بۆ تاقیم بەکاری بینی ماسەمە ئەمە گۆ سپرتۆی دەبنەوە من دەکەەوە 27 سال فرۆشتنی ئەو ماوادە هیچ مشکلەی نیە وەکو لە بۆ بواری خۆی بەکاربێت لە بواری توبی بەکاربێت مشکلەکە لەوەیە بەڕێستان شکاتان لەسەرەکە دکتۆرەوە بەس ئەو جلیکانەیە یاخود مەجموعی کردشێ ئەوانە شەوە باشە تۆ دەڵێ ئەگەر سەری بۆش بێ خراپە زۆرش خراپە بەڵام ئەوەی ساڵە بە مەڵمەکەشتاسی لە چاو دەکات سەڕایەوە هەر بۆ خۆشە مشکلی هەیە ینیەوە ئێستاوە دەڵێ من بۆ نەجاری بەکاردێن بۆ بواری نەزاری بەکاربێ هیچ مشکلەمان نییە بەس لە بۆ بواری توبی بەکاربێت باشە چۆن دەیسەلمێنن ئەوە بۆ نەخۆشخانەی فرۆشتیتی یان بۆ خەڵکێک وەسڵ هەیە باشە وەسڵەکەی وەردەگری ئێستا لێ نازم وەسڵەکە لەکەمانە بەس شخص هات لەکنەوە لە دایرەکە مشکاتیە کە ئەو مادە فرۆشایە لە بۆ بواری توبی بەکارهات بەڵێ یعنی شکایەت کراوە سکاڵا هەیە لەسەر ئەوە جەماعەتی لەوانش بەدافرۆشی برام ئەوە جەماعەتی ئەوە دەفرۆشی ناوچەی سەیدەرەکان دەفرۆشی سەیدەرەکان دەفرۆشی سەیدەرەکان چی لێکڕیەوە ئەمە ناسام بەڵگەت هەیە بەڵگەم دەکڕی دەکڕن سەیدەریەکان تو ئێستا کابراایەکی هاوڵاتی بە ویژدانەوە تعامل دەکەی یعنی تۆ قوبول دەکەی ئەو مادەیە میثانۆل لە باتی ئیثانۆل سەیدەلێک ناویشینێنی من ناسام ئەمن 27 ساڵە دەفرۆشم نەجاری برام ئەمن ناسام تێکردشانەیە ئەمیش بڕۆ لە جێ ڕئیسەکەی دەکەم کاچی براوە چیە و دەرمانەیەوە دەڵێن بە ناوی تاقیم خەڵکی فەقیر دەکڕی درایتە نەخۆشخانەکان ئەو قسەی خەرکردن تاقیم واقعیەوە هەم کراوە قەنەعەتی دری خۆیتی هیچ کە لە گۆڕێنیە کابراک دێدەم دەکریتن بە ناوی ئەوەی کە من تاقیمی پێ دەکەم ئەو بخۆی ئەستن لە موادەکە موادی نەزاریە لە بۆ دەمەلۆچیە بۆ هیچ تکەنی باشە بەس دەڵێن ئەوە بەکارهێنانی لە ماڵەوە سەری واڵابی خەڵک کۆرە دەکات شیوانیەکە کامەران هیچ نییە تاسیری نییە حەز دەکەی ئێستا بەدەم چای خۆم دکتۆرەوە دەڵێ ئەوە ماوەدە هیچ تاسیری نییە ئەوە دەڵێ بەدەم چای خۆمدان کاکەەوە میثانۆڵە میثانۆڵ پێویست ناکات تەجروبەی بکەین گازێکی ژەهراویە هەبەس هەڵمەکەی کۆرت دەکات نەک ئێستا ئەوە لەوە چبن لەوە نەجاری پێم گوتی دەبینی ئەو مەتعامانە زۆی لۆ ئاگری بەس تۆ پێم بڵێ کاکە پێم بڵێ چ گرنتی هەیە هاوڵاتێکی فەقیر پێی نەدرێ بە ناوی دیتۆڵ یعنی چ گرن هەتا ئێستا کەس نەیدایە تەوایەوە بوختانە بۆخۆم دوکاندار ئێستا دوکاندارە تو ئێستا دەڵێ بوختانە ئەم نێستا ژۆ دەرێ بوختان لەبەر وی ئەس پردوی ئەگەر سەیدەلێش بالەما
ئەوە تێدەکەن دەرمانی تێدەکەن لەناو بتی دەکەن ینی تێکەڵی دەکەن لەناو دەکەن ئەوە دەڵێ تێکەڵی لێ دروست دەکەن دەرمانەیەک تەحقیم دەبێت لەبە تاقیم بەکار ناتکە هیچ تاسیرس نە ڤایرۆسە نە لەسەر بەکتریا هەیە ئێستا ئەوە سپرتۆیە ئەوە لە سەی نووسرا سپرتۆی خەشەب سناعی بەران بخۆی میثانۆلە میثانۆلە ئەوە لەزگەی دەدرێ لەزگەکە تەواو نییە لەزگەکە تەواو نەخێر کاکە دەڵێن تەواو ئەوە لیژنەی تەندروستیە لیژنەی تەندروستیە ئەرکی وان یەک دەقە گیانەکەم یەک دەقە براکەم ئەوانە کۆنتڕۆلی زۆری هەیە هیچ مەوادێک داخل نابێ بەبێ کۆنتڕۆلی زۆری ئەوەش دەبی ستیکەرێکی سابت بی ڕەش نەبیتەوە نەک ئەوە ئەوە ستیکەر لەسەر ئەوە نییە لا هو جملة رئيسية أما وكيل مواد غذائية بازاري أرزاق دي يشبتوي أما يشبتوي دقرين أو يشبتوي دقرين ولا يشبتوي عيبين بازاري كويس بازاري كويس بازار أما إشي صناعي أما لقد ملوشي من الأنبار مدير بازاري باش شو ذكر والله مشتريات مشتري وكو يعني بازاري باش لك هيك هو باجوا حل قديم بيشي كوروناش بيشي كوروناش وز بازاري زوز تو بأمانته وقسمك استا شو تفاهم اقدر زوا لا انا بيوني داركاني حكومه قائم قاميد وزاره تندرستري كاكا بلغي تو مانيا بلغي تو هيت سبرتو فيري دانيا بلغا مال دستا او سبرتو يكي ودلن سبرتو بناوي تحكيم فروش راوا او سبرتو نخلكي هاولاتي لمالو بكان انا خستخانه عمل بقوم حرسي كواليتي كنترول زوريما باش او انا فرعا كوردق او السرشيدي او تجارة عامي قولي ادي اتو دتوي بامريكا كوانا فقير ادي انا اولانينا تبي سركي بري بري ما بس لو ادي دبي غير لنا بقي مصدرك هادشي ديهيني ادي درك السيطره كواليتي او تشيو او سبرتو دملوك ليك ددي لبو در كيدار كنتورو در كيدار لقيت سبرتو تكراوي دكان داري بي بوياغ دكان ساز بوياغ دكان بلان اما لو ما ندركوتي او ميثانولا سبرتونيه يعني تو اسا باش اسا ما سر من لهولاتيش تيك داوا تو وكو كسيكي باسبورت سبا هولاتي دلي اقدار بشتكي باكروت كري دل نيابك او تحكيم ياخذ تحكيم نيابه نبي تعقيم لصيدلي ورقرن نبي لكاتي لسنة نزاري ورقرن او ممنوعه او نزار بخوي اشتي والله ما هو دلين الصيدلي ايش بدك تفرش كاكا بالا بو هاولاتيان جو رومتوا اما وكو مواد وكو سبرتو مشكله مانيه لبو بواركي خوي بكاربتن لبوار نزاري بكاربتن لبو ركن بكاربتن نازل لبو كومل اوش بكاربتن مشكله ما لقراوي كبهاولاتي بفروشتن بناي تعقيم فروشراوا هاولاتي هاتيه شكاد بلغتان هي بلغه هي باش اوان دلين اما نادينا هاولاتينا ما ندايتنا خوشخانه ايواش دارين بلغمان هي شيان لي دكن لقلو برادنا اجراءات سدبي اجراءات بفي قانون اما لقرن دجولينوا دا ندخل باش ئەوەی کەمێک بەر لە ئێستا دوکانێک داخرا بەوەی کە سپرتۆ یاخود میثانۆلی فرۆشت بوو بە ناوی ئیثانۆل دیارە ئەو دوکانە داخرا ئێستا دەڵێن شوێنێکی ترێ سەرچاوی هێنانی ئەو ماوادەیە کە بە ناوی تاحقیم دەفرۆشرێ با بزانین ڕاستی و دروستی ئەو بابەتە چییە. بس اما انشائيه تماشائي وزن هذا الساعه كيلوغرام سبرتو صناعي خشب استعمل للنجار يا وكبه دكاندار كان يفروشن ليناك انا اما ليناك لما شنو دكان كان سهيك بيوانا ليه دكاتو يعني خلقك هي بو بناوي درمان دي فروش هي دشي ناسيتو من ناي ناس بس خلقك هي باش تو في اولي زانياري تي هو او مواد بو تحكيم بكار بهم رزيانه كيتش خود بكاري ديني ام بخو بكارنا بكاري ناين ما ترسي داري شو كيميائيه ها ولا باش ما خاتوه
باش ئەو لەزگەی ئێستاوە لێ درا و لەزگەی ئەسڵیەوە من ناتوان برم لەزگەشی ئەسڵەوە ناشتوان برم لەزگەشی ئەسڵ نیە چکەوە ئیش کوالیتی کۆنتڕۆل دەبێ ئەوان مەسەن بەدوای دەچوونە سەرکەر باشە ئێستا بۆ ئێرەتان هەڵبژان بۆ هاتوونەتە ئەم شوێنە کابرای دوکاندار دێگۆ کاکە من بە تاک دەفرۆشم جوملەچیەکان ئەوانەی جوملەچینە بڕۆن لەوێ ئەوێدا بخەن ئەو بەڕێزێکە دەمەنگ لەمەوە بەرکەداما خست گلەی هەبوو دەگوت لە ناسی شوێنە ڕێسەکەدا ڕێخن کە ئەوان دەفرۆشن ئەوان بامە دەفرۆشن بەس ئەو بەڕێزەک بۆ خۆی لە بۆ بواری پیشسازی بەکارێنێت لە بۆ ئەو بواری دەفرۆشتن بەس ساحب دوکانەکان ئەوان لە بۆ بواری توبی دەفرۆشتەوە دەفرۆشتە مەسەن سەرلەکان دەپێنەوە بڕێک پارە باشەوە تو بە چەندیان دەدەێت جانە ئەوە بە جوملە ئەمە دەفرۆشێ لە شەریکی ڕسمیە $7 یعنی یەک دەبا 4 لترە چەند ئەوەی ئێدیتۆڵی لێ دروست دەبێ ئەوەی لە سەیدەلیەکان دەفرۆشرێت واللهی ئەوان دکتۆرەکاتیەکان سەدرە هاتە وەرز بکردن ئەمن نازانم یعنی ئەمن دێ میسالم تۆ یەک دقە هەرچەندە لەوانەیە وەڵامەکە بۆ تۆ زەحمەت بی وەڵامیش نەدەیتەوە کەسێک دکتۆر بی معاون تۆبی بی سەیدەلانی بی بڵێ ئەوەم بدێ دەیفرۆشی ئەمن ئێستا ئەو کاکێش هاتە ژوێ ئەمە کاکەیم هەنە دەناسیش نەشزان دکتۆرە هەرچش بی ئەم پێی دەرێم کاکە ئەوە لۆ نەوعی داریە بۆ ڕجان ئەو لۆ بازاری ئێستا بازاری کۆ بازاری هەوە چ خۆیتی هەوە چ خۆیت تو مدەک پێش ئێستا وەختی کەرەنتینەکەی وەختی کەرەنتینەکەی بڵێ ئەمن جملەی وەی لەک نەمە جملە تۆ یعنی بەس ئەمە پێ دەرێم وەختی کەرەنتینەکەی لەوانەیە ئەوە چووکتە سعری 25,000 دینار بەس ئەمە هەبە $7 دایت بازار گەرم بوو ئەمە جملەی ڕسمی من ناتام سنتێک زیاد کەم سنتێک بین مەخوارەوە وەکالێ ئێوە نوێنەری قایم خامیەتن پێتان وایە ئەوە لە دەرەوەی یاسایە لە دەرەوەی ڕێسا و یاساکانە سەرپێچیە خەڵکێک بفرۆشیتن بەم شێوەیە ئەڵبەتە سەرپێچیە لەبەرەوەی جگەلەوەی کە نرخەکەی بڵێ پۆستیتەوە هەلەکە مادەچی سامە ژەهراویە ناکرێ بەکاربێ لۆ دەست و لە بۆ جەستەی ئینسانی بەڵام ئەو هەلیان تۆ پێم بڵێ بە قوربان خەڵکی فەقیر چۆن بزانی ئەوە دیتۆڵ نییە ئەوە میثانۆلە ئەو چۆن بزانن پێم بڵێنەوە یان چۆن لێکی بکاتەوە بەڕاستی ئەو خەڵکە گوناحیان ڕاستە پێویستە هاوڵات مەجبور شار بیتن دەرمان هەر دەڵێ سەیدەلێ کردی وانە وانە ڕسمی بخدرێتن قەنەعاتم وایە سەیدەلێک شوێنە ڕسمی بیتن ئەو بتڵێکە لەیبڵی لەسەر بیتن ناتوانین سەیدەلێک ئەوەندە بێزەمیری مەسەن شەشوا بفرۆشن ئەوانە کە دەفرۆشن زۆربەی لە شوێنەکانی ناڕسمی بەس ئەوە ناستە چوارچێوەی تاوان ینی کەسێک مادەیەک بفرۆشێ مرۆڤ کۆرە بکە ئەلبەتە تاوانە چکە ئەوە دیارە شوێنی جملەکەی هەمووی بەستیکەرەوە هاتیە ئەگەر ستیکەرەکەش مەسەن گومانمان لێبی کە شتێکی سابت نییە بەڵام شتێکی پێوە ینی لایانی کوی بڵێ جۆرێک لە نایانی قانونی خۆی پێوەیە کە ستیکەرە بەڵام ئەو دوکانێک کە پێشتر داخرا هیچ ستیکەرێکی پێوەنی وەشی گوتی هەمووی ئەوە هەر ئەو دوکانەشتی وای فرۆشتووە یان زۆرە و حالەتە زۆریان کەمە واللهی ئەکید زۆرە چونکە ئەگەر زۆر نەبیتن ناگاتە سکاڵا بێنەکەنە ماشکات بکەن ئەوە دومینیان ئەوە میثانۆل وەکو ئیثانۆل نییە میثانۆل سامە ژەهراویە ئیثانۆل بەکاردێ لە بۆ دەست و تاقیم و ئەو شتانی دەستەی بەشەری بە عملیات بەکاردێ فەرقی نییە بەس مختبەریان جیاواز دەکرێت بەس مختبەریان جیاواز دەکرێت لەوەیە کەسێکی فەقیر بیبینی نەبە ئەوەیە بەس مختبەریان جیاواز دەکرێتن ئەوە میثانۆلیان ئەو ئیثانۆلە بەستی ئەگەر ئەوەی کە دێتن لە ئەسلیەکە چۆنە ئەسلیەکە بۆ نمونە ئێستاوە دامانە بۆ کاری نەجاڕیە بەس ینی ئەسلیەکە چۆنە دیتۆڵ پاکەرەوە ئەسلیەکە ئەتیادی دەتوانین دەست ئەو پێخاوێنکەوە تعقیم بکەیت هیچ جیاوازی نییە دیارە نووسرای لەی بڵین کرا نووسرا ئەوە مادێ ئەوەندەی تەرکیزەکەی خۆەکەی ئەوەندروستی طبعا ئەگەر ئەوە بیت کو لە سەرینی ئەگەر ڕسمی بیشتەکە لە سەریتی نووسرا کاوکەوایە دکتۆر یعنی ئەوەی کە زۆر گرنگ بی ئەنگۆ گومانتان لەم جۆرە دەبانەیە هەر دەبەیەک کاک دلێنەگە نووسیکی بکەیتەوە کاک جبرای هەر دەبەیەک ئەمەی لێ بۆ سپرتۆ تکایە ئاگادار بن لە شوێنی باش ئەو تەحقیمانە بکڕن ئەو پاکەرەوانە بکڕن خەڵکێک دەیەوێت لە کۆڕۆنا قوتاری بێ ڕزگاری بێ خۆی پاک بکاتەوە وەکو دکتۆرە بەڕێزەکان باسی لێوە دەکەن ئەوە نەک پاکی ناکاتەوە ماڵوێرانی دروست دەکە ماڵوێرانی پێم وایە بۆ تەقینەوەش بەکاردێنرە و مادێ بۆ خۆی گردەگریت نەبێت بۆ تەقینەوەی بەکاردن ڕەنگە لە ماڵەوە دامرێتن لە ئێستا بۆ خۆزان پلێگەرمی بەرزە ئاسایی بتەختەوە و
زیانشی مادی و مەسەن ژیانشی هەبیتن باش ئێوەکو قایمقامێت دوکان دەگەڕێن یان واز دەینێن ئیترتەوە ئەو دوکانە داخرە و خوا ئافیس هەر کەسە دەستەوە ماڵی ئەلبەتە بە هەمانجی لەگەڵ لێژنەی تەندروستی پشکنینەکانمان زیاتر و زیاتر دەکەین لە هەر شوێنێکە ئەو جۆرە سپۆرتۆی هەبیت و بە مادەی تاقیم بەکاربیێنن ئەلبەتە چ دەڵێنە هاوڵاتی لە ڕووی یاسایی دەڵێنە هاوڵاتی ئەگەر گومانت لە شوێنێک بوو سکاڵا بکەیمە بە دووادار ئەلبەتە ئەبێ هاوڵاتی زیاتر و زیاتر هاوکارمان ببیتن کە هەر هاوڵاتی دەچی دەیکڕیت و فێڵی لێ دەکرێت ئێمە توانین بڵین پژگیری ئەوانین و لە هەر شوێنە شەو ئەو جۆرە فرۆشتنە هەبیتن ئەمە خەپاتی بەس داخستن بەسە بەڕای تۆ کەسێک مادەیەکی ژەهراوی بە ناوی دیتۆڵ بفرۆشێ بەسە بەس داخستن نییە دەبی عقوبە بدرێ عقوبە بدرێ ینی تابع بکرێتن لە دوای داچون هەبیتن چونکە ئەوە بەس ئەوە نییە هەمیجاکە ئەو هەواشتە لە ود دەکاتن ژوورەکەش پیس دەکاتن فۆرمالدیهایت دروست دەبی هەر ئێستا بیکەوە یەکسەر لەگەڵ هەوایەکەی کارلێک دەکاتێتە فۆرمالدیهایت ئەوەش گازەشکێ دروست دەبی ژینگەی بەنەو ئاچکە زەرەرەچکەی هەیە کەوایەوە تکا لە هاوڵاتی دەکەن ئاگاداری خۆیان لە شوێنی ڕسمی ئەو پاکەرەوانە بەڵام کابرای بۆ کاکە بەدەم و چاوی خۆمدا دەکەم ژەهراویەوە ئەسڵەن بەس هەڵمەکەی لەوانەیە کۆری بکە نەک هەر بەدەم و چاوی کارەسات ئەو کەسێکی تاوانبار بیت کەسێک کە مخالفەی هەبیتن لە بۆ ئەوەی خۆی بسەرمێنی کە مخالفەکەی نیە ئامادەی هەموو شتەش بکاتن ئەوەش دەبەوەی کە خۆی وای نیشاندادن کە گوایە مخالف نییە و کەسەش فەقیرە و لەو جۆرەی بیتن لێ ئەوسان دەکاتن نەوەک یەک قەترە چەند کە بڕەکەی زۆزەکەم بابی خواتەوە من گەرانتی پێ دەم ئەو شخصە هەلێنە دەمریتن چکە بەستە یەک نەفرەی بکوژی دەیکوژی باشە کەوایە ئەمە دکتۆرانی پسپۆر لە بوارەدا قسە دەکەن تکا لە هاوڵاتیان دەکەن ئاگاداری خۆیان بن لە هەموو شێوەک پاکەرەوە نەکڕن تحقیم نەکڕن وەزعەکە لە ڕابردوو دەکە کۆڕۆنە سەری هەڵدا بوو هەندێک لە شاید حاڵەکان کە نەیانویست لە کامیرە قسە بکەن لەبەرەوەی گوتیان تووشی کێشە دەبین یعنی بەس لە کاتی سەرهەڵدانی کۆڕۆنە زیاتر لە 200 دەبەیەوە لە شوێنان ساخ کرایتەوە لە سەیدەریەکان هاوڵاتی کڕیوێتی ئاگادار نییە هۆکارەکەش چییە؟ ئەمە هەرزانە نرخەکەی هەرزانە وەکو خاوەن کارگە باسی لێوە دەکاوەی بازرگانەکە دەڵێ جریکانێکی لەم شێوەیە بە $7 دەفرۆشم بەڵام ئەوان دەچن بە $25 دەیفرۆشنەوە بە ناوی چی؟ بە ناوی پاکەرەوە کاک ڕێژیار تۆ نوێنەری قایمقامەتی چۆن مامەڵە لەگەڵم کەیسە دەکەن چی لێ دەکەن ئەمە؟ ئەوە وەچیلی سەرچیە بانجی دەکەین ئەگەر بزانین بە هۆکاری ئەوەی کە لۆ تاقیمی فرۆشتوی وە بەڵگە هەبی بەڵگەی 100% کە ئێستا بڵێ ئەمە بە ئەوە هاتینە بە ئاگدارکردنەوە ئەوە حتمما ڕوبەڕووی یاسایی دەکەینەوە ینی ئەوە نییە هەر سەردانی بکەن و حتمما ئیزراعات دەکەین لە ئەوەی کەسانی دیکە ئەو هەلە نەقۆزنەوە وە بەردەوامیشی پێ نەدێن ئێرەدا دەخرێ حتممەدا دەخرێ ئێستا دەخرێت باشە ئەمە شوێنێکی دیکە بوو وەکو تیمەکانی قایمقامێت و وەزارەتی تەندروستی باسییان لێوە کرام شوێنشدا دەخرێت چونکە هیچ بەڵگەیەک نییە کە بە ناوی تەحقیم نەیفرۆشتبی ئەم دوکاندارە وەک خۆشی باسیەوە دەکە خەڵکێکی زۆر دەیکڕێ کڕین و فرۆشتنی لەسەر دەکرێت